سلااوڕێز بەخێربێی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 34 لاپەڕە 34 پێشی دەست پێ بکەین لاپەڕە 34 دەگەڕێینەوە لاپەڕە 33 کە یەک ڕاهێنان مابوو شیتەڵم نەکردبوو ڕاهێنانی 21 ڕاهێنانی 21 باسی چییە؟ ژمارەی نادیار لەم شێوازە کامەیە؟ شێواز هەمیشە بریتیە لە ڕیزکردنی چەند ژمارەیەک یەک بە دوای یەک. ئەو ڕیزکردنە یان لە گەورە لۆ بچووکە یان لە بچووک لۆ گەورەیە وەکو ئێرە. گەر تەمەشاکەین ژمارەکان بچووکە گەورەتر دەبی گەورەتر دەبی گەورەتر دەبی. 135 160 185 235. ئەگەر تەمەشای سەرنجی ژمارەکان بدەین بە تایبەتی سەرنجی خانەیەکان لێرە 5 لێرە بوویتە چ سفر لێرەش دیسان بوویتەوە 5 لێرەش بوویتە دەبی ببیتە سفر دوایە دیسان دەبیتەوە 5 کەوابوو ئێستا زانیمان ژمارەکەمان هیچ نەبی خانەی یەکانی سفرە واتە ئەوە هەر هەڵەیە ئەوەش هەر هەڵەیە. خانەیەکان سفرەواتە یان ئەوە ڕاستە یان ئەوە یان ج یان د یان ئەوە یان ئەوە. ئەو دوانە هەردووچیان هەڵە بوون هەڵە ڕاست نییە. ئەوە ڕاست نییە. پاشان تەماشا دەکەین بزانین زیادکردنەکە چەندە. لێرە لە 135 هەتا 160 چەند زیاد بووە؟ لە 160ش هەتا 185 دەبی هەمان ژمارە زیاد بی. لە 185ش هەتا نادیار ئەویش دەبی هەمان زیاد بی. لێرەش هەتا ئێرە دەبی وەک یەک زیاد بی. هەتا زیادەکەی بزانین یەک لە ژمارەکان دەینین ژمارەکەی دیکەی لێ دەردەکەین. 185 160 لێ بڕوە بزانین دەکاتە چەند. 185 160 لێ بڕوە دەچینە خانەی یەکان لای پێنجەکە دەڵێن 5 سفری لێ بڕوە هەر 5 دوای دەڵێن 8 6 لێ بڕوە 2 ئەوجە دەڵێن 1 لێ بڕوە 0 کەواتە زیادبوونەکە چەندە؟ زیادبوونەکە 25 زیادبوونەکە 25. ئەوجە ئێستا دەینین 185 25 لۆ زیاد دەکەین ژمارە نادیارەکە بەدەست دەکەوی. 185 25 لۆ زیاد دەکەین ژمارە نادیارەکەمان بەدەست دەکەوی. بزانین کو 185 لێرە دەنووسم 185 25 لۆ زیاد دەکەم 5 لەگەڵ با لێرە ئەو هابی ئەوەش 20 زیاد دەکەم واتە کۆی دەکەمەوە. ئێستا کۆیان دەکەمەوە خانەیەکان لەگەڵ خانەیەکان 5 کۆ 5 دەکاتە 10 بەڵام دەیەکەی هەمووی نانووسم سفرەکەی دەنووسم یەکەکەی لێرە دادەنێ تەنیا سفرەکەی دەنووسم یەکەکەش لێرە دادەنێ ببورن لێرە یەکەکەم دانا. ئەوجە دەڵێم 1 کۆ 8 دەکات چەند؟ 1 کۆ 8 هەمووی ڕۆیشت 1 کۆ 8 دەکاتە 9 1 کۆ 8 دەکاتە 9 9ش کۆ 2 دەکاتە 11 بەڵام 11کەی هەمووی نانووسم تەنیا یەکەچی دەنووسم یەکەکەی دی دەچم لە لای سەدان دادەنێ. ئەوجە دەڵێم 1 کۆ 1
1 کۆیەک دەکاتە 2. ژمارەکە بووە چەند؟ 210. 210. بچم تەمەشاکەم بزانم لە هەڵبژاردەکان 210 هەبوو. 210 لێرانە دەنووسم. 210. 210. ئەوە ئەو پرسیارە شیتەڵ بوو. ئێستا دەچینە لاپەڕەیەکی نوێ. لاپەڕەیەکی نوێ. وانەی 4. سفر لە لێدەرکردندا. سفر لە لێدەرکردندا بزانین سفر لە لێدەرکردن چۆنیە. فێر بە پاڵەوانانی ڕۆیشتنی ماوە درێژەکان. زانایان بە دوای شوێنەواری گیانداران دەکەون بۆ پشکنینی کۆچکردنیان. واتە لە دوویان دەڕۆن بزانن چەند کۆچ دەکەن. نەهەنگی کوور چەند کۆچ دەکا با بزانین. نەهەنگی کوور هەر ساڵێک لە 1 ساڵ چەند دەڕوا؟ 13,100 کیلۆمەتر دەڕوا لە کۆچکردنیدا. لە کاتێکدا کیسەڵی دەریایی سەوز چەند دەڕوا؟ 4,635 کیلۆمەتر لە ماوەی کۆچکردنیدا لە ساڵک. ئێستا زانیمان نەهەنگی کوور چەند دەڕوا، کیسەڵی دەریایی سەوزیش چەند دەڕوا لە کاتی کۆچکردن. پرسیارەکەش چییە؟ کۆچکردنی نەهەنگی کوور لە ساڵێکدا چەند کیلۆمەتر زیاترە لە کۆچکردنی کیسەڵ؟ واتە دەبی هەردوو ژمارەکە هەیتمان لێدەرکردن ئەنجام بدەین بۆ ئەوەی بزانین کۆچکردنی نەهەنگی کوور چەند زیاترە لە کۆچکردنی کیسەڵ. واتە دوو ژمارە هەیە لێکیان دەردەکەین. ئەوە تا 13,100 کەم 4,635. پێش ئەوەی لێدەرکردن ئەنجام بدەن چیان کردێ لەو کتێبەی؟ ئەو دوو ژمارەیان خەمڵاندووە. بخەمڵێنە واتە نزیکیان کردیتەوە، پاشان ژمارەی دووەمیان لە ژمارەی یەکەم دەرکردیە. لە کاتی نزیککردنەوە 13,100 بوویتە چ؟ 13,000. 4,600 بوویتە 5,000. پاشان 13,000 5,000 لێ بڕوە دەکاتە 8,000. واتە بە خەمڵاندن 8,000 کیلۆمەتر یان کیلۆمەتر نەهەنگی کوور زیاتر دەڕوا لە کۆچکردنی لە کیسەڵی سەوز. بەس با ئێستا لێدەرکردنەکەی دروستکەین هەنگاو بە هەنگاو. هەنگاوی یەکەم یەکان لێ دەربکە. 100 خورد بکەوە بۆ 10 پاشان 1 خورد بکەوە بۆ 10 کە دەچینە لای خانەی یەکان 0 5 لێ بڕوا نابی، چونکە 0 بچووکە 5 گەورەیە، لەبەرەوە دەچین ئەو سەدەی خورد دەکەینەوە، دەبیتە 10 پاشان 10 خورد دەکەینەوە دەبیتە 10. واتە ئەو سفرە هەمیشە سفری یەکەم دەبیتە 10، سفرەکانی دیکەش هەمیشە دەبنە 9. ئەگەر سفر لە تەنیشتێک بوو واتە ئەو سفرەی واز لێدەینین لەبەرەوەی بوویتە 10 چوینە لێرە هینامان کردمانە 10 کە بووە 10 ئەو دەڵێن 10 5 لێ بڕوا 5 مایەوە. ئەو دوایە هەنگاوی دووەم دەیان لێ دەربکە، دەچینە لای دەیانەکەی
زانیمان هەمیشە سفری یەکەم دەیە، سفری دووەمیش نۆیە. نۆ کەم سێ دەکاتە 6. ئەوەشمان زانی. ئێستا دەچینە لای هەنگاوی سێیە. هەنگاوی سێ سەدان لێ دەربکە، هەزارێک خورد بکەوە بۆ 100 دەی. زانیمان لێرە ئەوە بەخۆی یەک بوو سەدان، بە چونکە ئەو یەکە خورد کرایەوە، 100 بوو سەدەکە خورد کرایەوە، سفر مایەوە، لەبەرەوە دیسان دەچین لەو سێی خورد دەکەینەوە سی، دەی دەینین، کاتە ئەو یەکە نەما بووە دا. ئێستا دەڵێن دا 6 لێ بڕوە دەکاتە 4. ئەوجا هەنگاوی دیکە، هەنگاوی چارەم هەزاران لێ دەربکە، بێگومان ئەو سێە نەما بووە دوو، دووش 4 لێ بڕوە نابی، لەبەر ئەوەی لەو یەکەی دەی دەینین دەکاتە 12. دووەکە نەما بووە 12، 12 4 لێ بڕوە دەکاتە 8. پاشان ئەو یەکە هیچ نەما بووە سفر، چونکە خورد کرایەوە هاتە لای ئەو دووەی، دوو بوو بووە 12. هەست دەکەم تۆزێک لەو کتێبەی بە تۆزێک بە شێوەیەکی سەخت و قورس شیتەڵکرایە. هیوادارم خوێندکاری بەڕێز تێگەیشتبی شیتەڵەکە کووە، بەڵام ئەوە بزانە کە هەمیشە سفری یەکەم دەبیتەدا، سفرەکانی دی دەبنە 9. ژمارەکە بووە چەند بووە؟ 8465. 8465 نزیکە لە ژمارەی خەمڵێنراو کە چەند بوو؟ کە 8000 بوو. کەوا بوو لێ دەرکردنەکەمان کە ئەنجامدایە شیاوە و گونجاوە. با بخێنینەوە لێرە چ دەڵێ؟ بەم جۆرە کۆچکردنی نەهەنگی کوڕ نزیکەی 8465 کیلۆمەتر زیاترە لە کۆچکردنی کیسەڵی دەریایی سەوز. سەرنج بدە. وەڵامەکە نزیکە لە بەهای خەمڵێنراو 8000 کیلۆمەتر، بۆیە ئەمە وەڵامی شیاوە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە، هەتاوانەی داهاتوو هەر بژی.